کێچێکی دا بە بەعس ئێمە بکوژێ؟ چی یارمەتیدا ئێمە ئەنفارکە و چیمە بارانانکە؟ هەراوان بوون. چی ئەم میلەتی کە دەچوە پارچەوە؟ مسلمانان یا غەیری مسلمانان؟ ئەو دینە کێتێکی دا، ئەو کوردە چێت پەرتەوازەی کرد؟ ئەوە عەقڵێتی ئینسانە. هەتا ئیسلام، هەتا حکمی ئیسلام و خەلافەتی ئیسلام هەبوو، کورد هەموو یەک پارچە بوو. کە حکمی ئیسلام نەما، کورد ئەوای بەسەرهات بووە چوار پارچەوە، تەفرەقە بوو، دروست بوو. کەواتە ئیسلام بەرەکەت بوو، نەک غەیری یعنی ئیسلام کە عیلمانێت و بێدینەکانە. بێباوەڕەکان، بێدینەکان دوژمنانی ئەم ئاینە پیرۆزە کە بە ئێمە دەڵێن کۆنەپەرست، بەڵام خۆیان کۆنەپەرستن. ئەوەی کە بتپەرستە دینەکەی پێش ئێمەیە، گاورەکان لە پێش ئێمەوە هەن، جوولەکەکان لە پێش ئێمەوە هەن، بوزیەکان لە پێش ئێمەوە هەن. کەواتە دینی ئێمە کۆنترەیە دینی ئێوە؟ کامیان کۆنترە؟ ئەگەر ئێمە کۆنەپەرست بن، ئێوە زۆر کۆنەپەرستریشن، چونکە دینەکەی ئێوە پێش ئێمەیە. کەواتە ئەوەی دینی خوابێ کۆنەپەرستی نیە، تەورات بێ، ئینجیل بێ، زەبور بێ، قورئان بێ، هەر چیەک بێ، ئەوەشی دینی خوا نەبێ، هەمووی کۆنەپەرستیە. ئەگەر ساڵێکش بێ دامەزرا بێ، دواکەوتوویە. بێباوەڕان دژمنانی ئەم ئاینە پیرۆزە پارەیەکی زۆر سەرفەکەن، چەک و تەقەمەنیەکی زۆر ئەدەن بەوانەی کە مسلمانان دەکوژن و مسلمانان ضعیف دەکەن. ئیتر عید بە خۆیان بێ، ئەو کەسەی کە پارەی پێ ئەدەن و چەک و تەقەمەنی پێ ئەدەن، یا بجاشی خۆیان بێ و بە کراگیرای مسلمانان بێت. گرنگ ئەوەیە دینەکەی خوا ضعیف کرێ و مسلمان بکوژرێ. هەر کەسێک مسلمان بکوژێ و ئەو دینەی خوا لاوازکە، پڕچەکی دەکەن. ئەمڕۆ دەبینیت مسلمانان لە غەزە چیان بەسەرا دێت؟ کێ دەیان کوژێ؟ بێدینەکان، جوولەکەکان دەیان کوژن. بۆچی دەیان کوژن؟ لەبەر ئەوەی کە مسلمان شوێنی دینی محەممەد کەوتونە صلی الله عليه وسلم. ژن تاوانی چییە؟ مناڵ تاوانی چییە؟ پیرەژن و پیرەپیا تاوانی چیە دەکوژرێ؟ بۆ باسی ئەوان ناکەن، بۆ باسی تیرۆرستێ دەکەن کە بە کرێگیراوی وڵاتە غەربیەکانن مسلمانان دەکوژن و غەیری مسلمانانیش دەکوژن بە هەمان شێوە. کەواتە ئاگادار بن. خوای گەورە دەفەرمێ ئین الذین کەفەڕوا ينفقون ئەموالهم لیصدوا عن سەبیل الله. کافرەکان، بێدینەکان ماڵ و بوجە و شتەکانی خۆیان دەبەخشن بۆ ئەوەی ڕێگری لە دینی خوا بکەن، بۆ ئەوەی ڕێگری دینی خوا بکەن. تۆ دژاتی ئەم دینە بکات، دژاتی مسلمان کە، چەکت لەسەر ئێمە، خواردنت لەسەر ئێمە، پارەت لەسەر ئێمە، بەس دژاتی دینی خوا بکە. کەواتە ئەوان دەیکەن. تەماشا دەکەی خەڵکێکی زۆر دەکوژن لە هەموو وڵاتەکان. کێچێکی دا بە بەعس ئێمە بکوژێ؟ چی یارمەتیدا ئێمە ئەنفارکە و چیمە بارانانکە؟ هەراوان بوون. چی ئەم میلەتی کە دەچوە پارچەوە؟ مسلمانان یا غەیری مسلمانان؟ ئەو دینە کێتێکی دا، ئەو کوردە چێت پەرتەوازەی کرد؟ ئەوە عەقڵێتی ئینسانە. هەتا ئیسلام، هەتا حکمی ئیسلام و خەلافەتی ئیسلام هەبوو، کورد هەموو یەک پارچە بوو. کە حکمی ئیسلام نەما، کورد ئەوای بەسەرهات بووە چوار پارچەوە، تەفرەقە بوو، دروست بوو. کەواتە ئیسلام بەرەکەت بوو، نەک غەیری یعنی ئیسلام کە عیلمانێت و بێدینەکانە. دەی کاکە 150 ساڵ پێش کوا کورد چوار بەش بوو؟ 200 ساڵ، 300 ساڵ، 500 ساڵ پێش، 1000 ساڵ پێش. بێدینەکان سەرۆت و سامان سەرفەکەن، چەک ئەدەن بە هەر کەسێک ئێمە بکوژێ و ئەو دینەی خوا ضعیفکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیمامی عومەری فەرموو، بڕۆ پێیان بڵێ، بە بێدینەکان بڵێ، هاوار کە پێیان بڵێ قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار. کوژراوی ئێمە لە بەهەشتایە و کوژراوی ئێوە لە ئاگری دۆزەخایە. بۆیە ئێمەش پێتان دەڵێن شانازی دەکەین. لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە بمان کوژن، ئێمەی مسلمان لە بەهەشتین بە ئیزنی خوا، بەڵام ئێوەی بێدین هەر کاتێ بکوژرێن یا بمرن لە ناو جەهەنەمدان. ئەو مزگەنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار. کوژراوی ئێمە لە بەهەشتایە، ئێمەی مسلمان، کوژراوی ئێوەی بێدینیش لە دۆزەخدایە. جا کێ سەر شۆڕە بێ، بەهەشتی یا دۆزەخی؟ بۆیە بەخوا ئەگەر نەیش کوژرێن هەر دەمرین. ئەوانشی کە ئەمڕۆ مسلمانان دەیان کوژن، لە مسلمانان
ئەگەر نەشکوژرێن هەر دەمرن، بەڵام ئەوەی بە شەهیدی بڕوا سەربەرزە بردووێتیەوە شانازی بە ئەو دینەی خواوە دەکات. بۆیە بە بێدینەکان دەڵێن ڕۆژێک دێت دەرئەکەوێت کێ خەسارەتمەندە، ئێمە یا ئێوە.